لە پشت ئەم دیوارانەوە کە ئێستا لە پشتی منەوەیە سەدان چەکداری داعشی تێدایە. ئەمە زیندانی غوێرانە لە حەسەکەی ڕۆژاوای کوردستان. یەکێک لە مەترسیهەرە گەورەکان لە حەسەکە ئەم زیندانەیە کە دەیان و سەدان چەکداری داعشی تێدایە. هەر بۆیە لە دەوروبەری ئەم زیندانە ئەمنیەتێکی زۆر تند و تۆڵ گیراوەتە بەر و بەردەوامیش دەنگی فڕۆکە لەسەر زیندانەکە دێت. فڕۆکە دەبینرێت بە ئاسمانی ئەم ناوچەیەوە لەبەر ئەوەی ئەمە یەکێکە لە زیندانە گەورەکان لە حەسەکە و چەکدارێکی زۆری داعشی تێدایە. ئەگەر ئەمنیەتی ئەم زیندانە نەپارێزرێ ئەوە ڕەنگە ژمارەیەکی زۆر چەکداری داعش لێرە دەربازیان بێ و مەترسی لەسەر تەواوی ناوچەکە دروست بکات. بۆیە لە حەسەکە و بە دیاریکراوی لە دەوروبەری ئەم زیندانە ئەمنیەتی زۆر تند و تۆڵ گیراوەتە بەر بۆ ئەوەی لە ئاگەری ڕوودانی شەڕ و هەر ڕووداوێکی نەخوازرا و بتوانرێ سەیتەرە بکرێت بەسەر زیندانەکەدا. لەبەرەوە زیندانەکە ئێجگار گەورەیە ئەوەی دەیبینن یعنی ئەمە دیواری زیندانەکەیە ئەمنیەت بە چواردەوری زیندانەکە گیراوەتە بەر وەکو وتم دەنگی فڕۆکە بە بەردەوام لە ئاسمانی زیندانەکە دەبیسرێت و شەڕڤانانیش چەند مەترێک لەو لای زیندانەکەەوە بە بەردەوام بە تانک و بە چەکی جۆراوجۆرەوە لەو ناوە وەستاون.